يعني كير ليدا قبل أفشار الصقل شوينين سيزده برينانه لسر لا شوي حقي بابنه زارويا و پیشمرگه دمل سر ارکی نبید بطرم بلا خویا تایبت لدوریان القوشه کار تکسیت کرد او دبیجید ل28 هی وابوری کسک لگل خو سوار کریو اوی کسی بزاوا کشتناوی کر دا طرم بلاوی بخو ببد جاوه که خوش دست دایو بحث کرنا خدایی جدستان در کفت أبي يوغوسلافيا كيما قودتشينا ساتري ومدونا فريدي تشيبون مقولتي ورا وابونا سينا فرسخونا قال بوداران وقت بتطاري والله هات في شيء سوار فيدور دائما في شيء سوار الريكا يدورنا يدي مفرقي بعدري ومفرقي سفني او مدانا هذيك من الجي دانا افبتني ما قال من افا ما المفتوحه مشوين كل هذا خولك قمصلي رجبو كل هذا كي قالكي يوفي فابو في زيادته أخو مدني بو يعني محاولة كشنا من سي 6 متري أزدوري خط سريع بو تيكلي بو الربيعي وفين 6 متري شخص 6 متري ده يدوري ربيعيش ناف بين شارعي والربيعي ضرب المدى ليرادة او ساره بو يعني تدار ويخواست به همان ترمبیل ملگل خوب بتا جه بویره جه نزدیکی 15 کیلومتران جگون دوی دو غاطای باشور القوش دوره بلا أسينا مهيرة قوي ترين ضربة الهيرام ده أقوى ضربة وخو زفرانت وسيقرتي وستيرن بادات هيركر أو بدستي راستي المدى ودستي تشافي أستيركر والسريع ترين بهاوبو ضربة البي ضربة حطها هيرام قاي شامشي قرتيها وي باري خوي زفران جه که ودره پشتی دیفچونه مازانی کو کسک سر بویر هاتیه دست سرکرن او جی پیشمرگه او تمنوی 25 سالن فرمانده وی گود نهال کولین لگل داد هیتا کرن و او جی گوتیه کل سر کریا و گوهاستن شرط نافبر آوان دا چه بویا و شوفیری دست پیش خری بو شری کر بو ده سر هنده را اف کابرایه لوشینا دادگاه سربازی پیشمرگه یانجی دادگاه که هرما کردستان سکالای تومار بکد لدادگاه که حکومت آناوندی تومار کریه أستيرا كرم كير في كيري سريع ترين مروف أو جبر هنده حقیت خوازید او کسبه ترادست کرن داما فیوی برزنه بید و رادست کرناوی جی بود دادگاه که حکومت آناوندی وکو فرمانداری وی گوتی پیدوی برازی بونا فرماندارن دسروی دایه حیدر دوسکی رو داو گند دو غاطای باشور القوشه سرو مجاره که حقیق خو مهوانه ما و پشمرگی که هاتیه بریندار کرن او بیشتر آرمانجا کشتن اساتی ما بریندار کرن چاوه که خوش دست دایه و زیره ترجیح 10 چقویان وی کتنه هاتیه بریندار کرن بخرابی او هیوک بسرو چیتن حتی نو که جی او کسی کتومت باره ببریندار کرنا حقی یعنی جی به حولا کشتناوی حتی نو که نهات یا رادست کرن بودادگه حقی اسماعیل او پشمرگی که مهوانه ما گل برز عمید ماف پرور علی کلاری کو برپرسه فرمانگی های آسایی پشمرگی زیروانیه گل برز فلامر سعید کو پارێزەرە ji ber dera şêlgelmet bît bixêr bin gelek spas bixwîn evrike mêvan me rûdawê ne min dêj kak heqî dest pê bikim kak heqî el dest pêkê bêje min tu li kî ve şûl dikey pêşmergeyekî jan hêzê kî ve dewamê dikey mala te li kî ve ye مالامل دوغاتايا أس بيش مرقمة المحمودية الجندية السعودية لوايا هاشت فوجا إيك سريا إيك يعني سرب سريا مشك رايت حسنة باشا يعني سرب وزارة پêşmergê ve ye بله أمل لواية مشتركي لواية مشترك باشا کاک حقی هرچند از بجم دماغ فروداوت چه بوی تو چولی دانه بوی تو ارکی پشمرگاتی دانه بوی کنگی بو چه بو که بجم من تب ویدیو تگو تحوالمه بریه جه بویره جه کو اف بریندار کردن لی چه بوی کابون بجه چو وقت بو تا چو اف کسدی تلکیف راکر بله خوش كامن أصل تصويرات مفرقية تصوير أو تصويرات شهيدة مفرقي القوش بيجني
هذا هجده صالة أصل ويدري بخو شولتكا منطقة خر من ناس كان أبقنا والقوش خر من ناس أم كان سايق الويدري يعني أمينين وتأوين وعائلة القلمتين وتبين أربيل وتبين موسل وتبين زاخوي يعني الويدريت أمينين وما تشو خرابي بكسينا كريا نفرك الويدري بمقوتي دي كوفاتشي قو أزدي كما بري نوران قنديت عربا قو بس أسلفيا نفركي خوما يعني أسلفيا هذالا كيما بله بوم دو نفري دي تشيبون نفري وينات مقوتي ورا أوج ديئت من قوتوي أوج ديئت من هردو نفري خوما برن من اكل بعدري دانا سري بعدري ومن اكل مفرق شيخان دانا باش كروام دانا مني افيشك بومكره 8000 قودي 8000 دامتا مگو هاكتو دهاب دايم با ريه دورو قونا والله هشت مگوتي درسته يعني نما شر كريا قاليق نهر ورا نكو بيج الشر تشتك اس او انجي كوري من هذا تشاو شر القلبي كام اس خلكي بريفا بخير رات كام قد بام 10000 دي دامي من قفاكي تانينا مبر قشتنا مفتوح كلافي خو سري خو داكر كلافي كيوي رش الطاير ابو باش قمصليوي بو كلافي بقمصلي بابو ام المفتوح شيخان شوينا وتني قلمما مفتوح شيخان ام شوينا قشتنا وي قندي عربا الدستي راستي ما خوبادا او ربيعت بيش مرقي وان لو فام شوين ام قشتنا قندك عربا اما قندي عربا درباسكر اسني شارع زمان دلوي منطقي قو فيتي كليم بالربيعه هني من قوتينكو بوطاري تقريبا من قوتينكو ابن فافينا ما فيش مرقه تليفون هذا خوبك قنانا نها فينما مقولنكو طلقات ما وركن تقريبا 200 متري ملتي كليبر باش تقريبا سيارة عمل فيستي تشول سيل فيستيل سيه باش يعني سرعة فيز دبو طاسية باش فتيكلي وبرد مديت خو زفران بدستي تشافي سيارة متشوفها توي شوفها جنميكر يعني بريزا جنمي جنم شامبو باش هفطاش ويات كيرك الفي تشافي مدا جيدا كورا كرم وبيدا شل تدا شل سري تدا فاصدق كير المدان ضربة اولا الناف بين هردو تشافي مدى اسكورا كرم يعني تشاخوك هيك تشافي من ما كيرك الناف تشافت تدا تشاقويا كا اف تشاقويا افا نبز فيس كشتي ما بي افي قالك ديوسايت كشتين يعني افي جرعتك هابو خوي بابي مروفي كشت بت وصا كيرالي نادا باشا فازدا كيرك المدان فازدا كيرك المدان تخلالي نبونا 2 دقيقة دا 3 دقيقة 2 دقيقة فازدا كير باشا بوچی اوی وصا دست بکر هماش بدنگی و دست بکر کاک حقی هماش بدنگی و هماش خو و فجأة جنشکی ولتدا نشكي جاكركش دامني جاكرك ايسيش دامش على السيارة دا مجاكرا خوش كل مسيقرم لي دابون سيقرم الجاكري باشا پتا چه خوش خلاص کر اوه هاتی 15 چاقوی التب داتن انیا تا کشتنه وکی تد بیجی و یه جحیله یه بهسترشتا و تد بیجی شهرزاده تا چه خوش خلاص کر او هاتا داري درقا فكر سيارة سكنية درقا فكر هاتا درقاوي فكري بو المريني يكون نتو بيجي ترصتنا رورا مش تشافكي ما بتشافي تشافي بتني ليريني من جو هذا نمرو فقال مسوار بو قي بو طاري تشكي مو قي جنا قال مسوار بو يعني اسم اس حيري مام مديت سيارة هلا ما بتشافكي ما في تشافي ليريني شو بونك تايره في شيبه يعني دي لي زفرت دي تشيكات نزانم قشتنك تايري وساكني وبري خو دامن وقتي بري خو دامن مديت سيارة من هلا مصطاب راكر مفايزين داي برخ مكف
مسافة رودا واديت وقتی هاتین لێڕێنی بله بله مسافة 200 متری مدوران دایت فرێزا گەرمی دایە چاندی مخۆ خلاص کرات هاتمە سەر تێکلەی ئەساتمە سەر تێکلەی تێکلەی مخۆ لێدا ئەچۆمە نک ڕەبیعێ من سەرێ تمبێلت بڕ ڕەبیعێ کرد سەرێ گری ڕەبیعە سەرێ گری من سیارە خوو بر توێ دەرێ کرد مقای شاخۆڤە کرد ئەس هاتمە دەرێ مباکر پێشمەرگە برایەت من وەرە ئەسێکی کێرال بنی کوشتم دوو پێشمەرگە بغارێ هاتن بنەعاڵ هاتن باش هاتن سیارا مسوار بوون و ئەش چۆمە تالیێدا ئەس لنگت خۆ چۆمە سیارا خۆدا خونامە ناسەکنتە وان هەردوو پێشمەرگە گوڵ لێدا هەتا شێخان ئەس برم باشە مام حەقی شێخان سەکنین ئامر سریێوان بۆ ڕالێدا تێگەشتم کاتو بێژە من نوکەتە چاڤکە خوش دەستدایە تو شێ برینێت خو بێژیان تا چەند برین لە شێخ و هەنە چەند قولپ لێدانە برینێت من خڕ جارادی ڕۆداوە خڕ سەوەر من دیتن نۆکەش دێنیشاوەکەم نۆکە ئەف ئەمەلیاتە شێرە هەتا هێرەدایێ باشە ئەف ئەمەلیات من نۆکە ڤەکرد باشە ئەف ئەمەلیات شێرە هەتا هێرە و ئەف سەفحامە شۆل ناکرد ئەس وەختی خواردنێت خۆمە کیڤۆتە خواردنامە تێرەدات مینێت ئەلە دەست تۆ لێ بکەم باشە باشە یەک پرسیار توت نیاسیە وی کەسی تەبەرین و کە دیتیە تا مشکیلەکل گەل هەیە ئابات نە من ئەڤە دیتیە نە من ناسین گەل هەیە باش چ شۆل گەلڤی جوامێری وی مرۆڤی نەبوو باشە پۆتت بێژی بوو چی وەلتە کرد واللهی ئەڤە دەرکەف نەواجبێیش بوو دەرکەف نەواجبێیشک ساخ و هاتیە ئێرە ئەو هاتی ئەو کێرالگەل ئەو هاتبوو ئێکی کوژت گوتم تشکێ دەریم گۆشت دۆغاتامە تێگەهشتم باشە سیارامە ببەت ئەرتیکە دەستی دێوەسا باشە تەشکیاجیکا کریل بنگێ پۆلیسێن ئەلقوش تەشکیات الوی کریە یانژی پشتینگێ زانین ئەو کەسەیە ئەس چۆمە تەواریە شێخان ئیفادە ئەو گۆیا بە ئەوان چۆیە گرتی وی ئیفادا خۆیان دایی ئەلقوشک هەڵۆسام ئیفادا خۆیان دای کەسێک هاتیە گرتن من ئەو لە شیکات کەسێک هاتیە گرتن چاوە خوشکێ وەختی هاتیە گرتن ئەمانە هاتە گرتن خلاص باشە دووکە داخوازیاتە چێ هاتیە گرتن بەێ داخوازامن مالە بارزان حکوومەتا مالە بارزان هەر ئێکی هەبت ئێزدی بت فەڵە بت بسڵمان بت ئەم خر سەرێ ئاخێت خۆین و ڤەت خۆین و عیش دبین ئێهۆسا ئێخراب نافمەدا نەمینێت حەقیمە بێت ئەستاندن هەکە ئێزدی بت هەکە فەڵە بت هەکە بسڵمان بت ئەم خر برایەت ئێکین بەس ئێخراب هۆسات نافمەدا نەمینێت باش ئێخراب نەمینێت حەقیمە بێت ئەستاندنی وەسا نەمینێت گەل من ببینە کاک حەقی دەنگێت تێڤەکریە دەچمە دەف بەڕێز عمی دێما پەروەر عەلی کەلاریک و بەرپرسێ بەشا یاسایی یانژی فەرمانگەها یاسایی پێشمەرگەی زێرەڤانیە کەسێ تومەتبار بە ئەنجامدانا ئەڤی کاری سەر پێشمەرگەی زێرەڤانیە کاک حەقیژی بخۆشی پێشمەرگەیە بەس ئەوا کوچێ بووی لە دەرڤەی ئەرکی بووە دەرڤێ ئەرکێ پێشمەرگایەتیە بووە لێ ئەو پێشمەرگەیە 25 ساڵی هاتیە گرتن بەڕێز عەمیر بەخێر بن زۆر سپاستانەکەم منەمەیە بزانم ئەوەی کە ئەزانم کەسێک دەستگیر کراوە لای ئێوە ئەوەی کە ئەزانم ئەوەشە کە تەسلیمی دادگا نەکراوە ئەتوانن پێمان بڵێن لە قسەکانی وتوێتی چی بوو چی وای کردووە بەڕاستی اعترافی کردووە کە ئیشێکی وای کردووە چی لە پشت بووە یارەتان باش سڵاو ڕێز بۆ بینەرانی ڕوودا و سپاس بۆ بەڕێزت شایان خان کە ئەو فرسەتە دوێمەدا ڕوونکردنەوە لەسەر بابەتەکە بدەین کە بینەران و خەڵکی کوردستانیش لە واقعی ئەو بابەتە ئاگدار بکەینەوە 28 دووی ساڵی 2023 ئەو پێشمەرگەی ئێمە نایب عەریف باسل محەممەد عەبدوڵڵا خەڵکی دانیشتووی زاخۆیە بە ئەسڵ بۆ ئەرکاتۆتەوە بۆ بەتالیۆنی یەک لە لیوای یەکی فڕقەی 6 فەرماندەی پێشمەرگەی زێرەڤانی
دیارە لە ڕێی گەڕانەوە تووشی ئەم بەڕێزە بووە کاک حەقی سیاری بۆ ئیشی کردووە لەگەڵی سەر کەوتۆ بۆی بیگەێنێتە ئەو شوێنەی مەبەست کە بۆ ئەرکواجباتی خۆی ڕۆشتووە لە ڕێگەوە ڕێککەوتون کە بە 8,000 بیباتە ئەو جێگەی کە ئەرکواجباتی لێ ئەگرێت دیارە لە ڕێگەکە دوور بووە لەگەڵ ئەو بەڕێزە ڕێک نەکەوتون لەسەر سەری پارەکە داوای زیاتری کردووە و لە ئەنجامی ئەو قسە و قسەهێنان و قسە بردنە بووە بە دەنگەدەنگ و شەڕیان بەڕاستی بە پێ ئەو معلوماتی کە ئێمە لەو لێکۆڵینەوە سەرەتایانی کە کردومانە پێشمەرگەکەی ئێمە وا باسەکە کە لە پێشدا کاک حەقی ئەوی بریندار کردووە بە چەقۆلی داوە برینداری کردووە هەردوو دەستی زۆر بە خراپی بریندار کراوە بەڵام دواتر کاک باسل پێشمەرگەکەی ئێمە نایب عەریف باسل بۆ بەرگریکردن لە ژیانی خۆی چەقۆکەی لێ وەرگرتووە و ئەوی بریندار کردووە هەر لە هەمان جێگە کە برینداری کردووەتەوە هەر لە هەمان جێگە بریندار کراوە کاک حەقی پێشمەرگەکانی ئێمە پێشمەرگەی فەرماندەی پێشمەرگەی زێرەوانی لە سریە یەکی بەتالیۆنی یەک بە فریای كاك حقي العفو عميد العفو بوبورا بابا بوبورا كاك عميد كاك حقي باش او بشتا او بلا كان باشي بو مكر باش امر فوج القلا امر سري القلا باش او خر القلم تيقاشتم بلا نبي تشقويا حقيا باش شو لا من اسبما بالربيعي والبيشمركه كمان نجي كريمن تمام ام بلا اخذ بدنا اخذ نتوي بيجنا وان كان باشي كر ديار كر هندت كان خرابي تيقاشتم القلم من بمينا بلا تمام بس بلا واخذنا نخوب كان مجي بالسيارة هاين بس تبيجك مجال قدامه باش امام حقي تبخدك بلا بس بجك مجال قدام بدام تبقى هين كاف اخفتنا توينا أفنا أخفتنا عميدة ما فرورن أفنا أخفتنا بيشمرجي زرافينا وأخفتنا تي بيشمرجينا أوي أو أخفتنا يدقوتين كابزين كأوي تشجوتيا كأوي بوتشي والتكريا بس خو بقرا بس خو بقرا السرسرة من أخفتنا بس خو بقرا أري خدي أو تشاو زانتا خوش كاهي جاي ده بيجا أبي أخفتنا بيجا ودل تشاو زانتا إيه أو تشاو زانتا أو بيشمرجيويا هوصا أوي زانت شقوياوية وكيراوية تيجهشتم باش بنابي خدي باش بلا قرآن بينت أو عميد دستي خداني تسر باش تمام تمام سباس بدا تمام سباس أوان كان باشي بمكر تمام كان باشي بمكر خوش كاي جاي راسته من احترامي بو فيش مرقيس خلاص قريب من احترامي بو آمر سريوان باش بو آمر فوجي بو آمر لوايوان بس كان باشي بمكر هندك راستا مكر خرابي شك باش هكا او بشتاي بقرن كرا خرابي شو باشي من اكريا تيجهشتم باش امام حقي فما تيجهش تمام يزدي بتفلابت بصلمات وصلنا في مدانامي فرقنينا بقطع خو باشا مام شو لا كيري القلمن باش ما اصفازات كوجم كيري القلمن باشا مام حقي بس كي هنجي كوري خوب دم كيري لي بدا مام حقي باشا فما تيجهش اسحس كان بس اخفتنا ور بيجين دابزالين كاتش مسألة وتبخدك يا اجبر دي وقت قالك تشيتن اخفتنا انا برا دي زفر ما بدفته دي فقرم جمته باشا برز علي كلاري او تويتي كاك حقي دسي بيكر دوا وببيقسي او بيت شقوية كهي مام حقي بوا بلا مام حقي سايقة شون تواني بشقول لهردو دستي بدات مثلا ليكولي نوا عليتشي اما قصي بيش مرقا كيه بلا مليكول نوا عليتشي شاهيان خان بداخوا مام حەقی دوای ئەوەی کە چاک بوویەوە لەبەر ئەوەی وەکو ئەو پێشمەرگی ئێمە ئەویش پێشمەرگە بوو ئەبایە مراجعی بکردایە لە یەکەکەی خۆی لە مەرجعی خۆی داوای بنووسی وایە بەلای کەم بەهات بایەتە لای ئێمە مادام زانیوێتی ئەو پێشمەرگەی فەرماندەی پێشمەرگەی زێرەوانیە بەهات بایەتە لای ئێمە طبعا فەرماندەی پێشمەرگەی زێرەوانی وەکو مؤسسەیەکی سەربازی خاوەن دیسپلینێکی زۆر بەهێز زۆر باش لە چەسپاندنی یاسا هیچ کاتێک پێچەوانەی ئەوامری محاکم و داواکانی محکمە ئێمە ئیشمان نەکردووە ئەبووە ئەو بەڕێزە بەهات باە سکاڵای بکرد بە بزانین ئایا ئێمە بەدەمیەوە دەچینیان ناچین ئایا ئێمە حەقی وەرئەگرین یا وەرناگرین بەڵام بەداخەوە بە پێچەوانی هەموو ئاکارە سەربازیەکان ڕۆیشتووە لە دادگایەکی فیدراڵی لە ئەلقوش داوای نووسیوە ئێمە ملکەچی یاساین وەکو فەرماندەی پێشمەرگەی زێرەوانی هیچ کاتێک نەبووە لە دادگایەک لە دەسەڵاتێکی دادوەری و قەزایی ئێمە بڕیارێکمان بۆ بێت فەرمانێکمان بۆ بێت و کە جێبەجێمان نەکردووە بە پێچەوانەوە
لە ساڵی 2022 ئێمە سوپاسنامەی دادگاکانمان بەدەستگەیشتووە سوپاسی بەرز عەلی. فەرمانگەی زێرەوانی کراوە هیچ بڕیارێکی جەنابی وەزیری دادگا- ناوخۆ ئاگادارە کە بەلێ، ئێمە بەلێ. ئیشەکانمان چۆن بووە. تێگەشتم هیچ بڕیارێکی بەڵێ. دادوەر هاتووە مەسەلاً دادگای مووسڵ بێ بنکێ پۆلیسی ئەلقۆش بێ بوو فەرمانێکی دەستگیرکردن بۆ ئێوە هاتووە بوو ئەو پێشمەرگەی ئێوە ببوورە گەشتووە دەستی ئێوە بە هیچ شێوەیەک تا ئەم کاتە کە بە هیچ شێوەیەک تا ئەم کاتێکە لەگەڵ بەڕێستان مقابلە ئەەکەم قسەتان لەگەڵەکەم هیچ فەرمانێک هیچ بڕیارێک نە لە دادگا نە لە پۆلیس نە لە ئاسایش لە هیچ جیهەتێک هیچ فەرمانێک نەهاتووە ئەی ئەو باش. ئاتی کە کردومانە ئێمە پێشمەرگەی خۆمان لە هەواڵگری فرقەی 6 حجز کردووە بوو ئەوەی بگەین بە ئەنجامی ڕاستی ڕووداوەکە. باش ئەی چۆن ئێوە کەسێک پێشمەرگەی حرزەکەم بەبێ فەرمانی دادوەر بەبێ ئەوی بزان شتێک ڕووی داوایانە یعنی مەبەستم ئارمانج لە حەجزکردنە کە چێ چاوەڕێ فەرمانی دادوەرن بەڵێ بەڵێ نەخێر خودی پێشمەرگەکە کە لە دوای ڕووداوەکە خودی پێشمەرگەکە ڕۆیشتوتە هەواڵگیری فرقەی 6 کە یەکەی سەرەکی یەکەکانێتی خۆی تەسلیم کردووە بابەتەکەی باس کردووە و بەلێ. من تووشی کێشەیەکی ئاوها بووم و پێم باشە لێرە بمێنمەوە تا ئەو کێشەیە چارەسەرەکە تێگەشتم. ئاگاداری بەڕێزیشتان خەڵکی عشایر لە هەردوو لە دوو جاردانیشتون کە ئەو بابەتە چارەسەر بکەن بەڵام دیارە هەندێک مەشاکلی فەنی لە ئارایە و هەندێک بابەت لە ئارادایە کە ئەو پێشمەرگە پێی جێبەجێ نەکراوە و ئێمەش چاوەڕێ بڕیاری دادگاین باش. هەر شتێک دادگا بڕیاری لەسەردا ئامادەین جێبەجێکی باش لەگەڵم بمێنە بەس مام حەقی تەبوو چی داواخۆ مەسەلاً تو نەچوویە جەم زێرەڤانیە تەبوو چی دادگایتە مەسەلاً دووکێ تا نەنویسێتە سکاڵا خوتومار نەکریە معناها اوراق ما الشيخان تحولي القوش كرينجو درا منطقه طابعي كده رو ساعتي بوي باشە من حولي شيخان كر من حولي يسفني كره ودور روجاس بيفاس ابا باش. بدي تشار روجاس و جارێکاتی تو زڤڕاندیە بەش ئەلقوش من حولي شيخان كر نوکەل کی بێ القوش ايروكاش كاسي شوي باشە یعنی نوکەل شێخانانە ئەلقوشە بحولي شيخان بدفان آها، دور روجاس باش. حولي باش دي حولي شيخان محكمة شيخان بد تێگەشتم گەل من ببینە ئەدەچمە دەف پارێزەر فلامەرز بخێر هاتن بەس من بێ بزانم بوو کەیسەکە وساک و پێشمەرگێک ئەرکیدا بووە پێشمەرگێ دیت ئەرکیدانە بووە من بێ بزانم دێکیش دادگە تعاملێت گەل بکات یا جینایەتە مەدەنی یا سەربازی یا پێشمەرگەی ئەس نزانم بۆ ئەوێ کەیسێت بێتن مام حەقی داخوازە مافەخۆشکی بە بکات سلااوڕێز شەهیان خان سلااوڕێز بۆ بینەرانی ڕوودا و سلااوڕێز بۆ میوانە بە ڕێزەکانتان خۆی ئەگەر هەردووچان لە کاتی ئەرگ دابانە و شەڕەکان لە کاتی ئەرگ با و هۆکاری ئەرگ باە لە دادگای سەربازی سکالاکان تۆمار دەکرا بەڵام لەبەر ئەوەی مام حەقی کاری تاکسی کردووە و ئەو سەر پێشمەرگەی زێرەوانی هەلگرتووە وەکو کرێ نەخێر لە دادگای ئەوەی یاسای لە دادگای لێکۆلینەوەی سنووری ئەو شوێنە لێ دا تۆمار دەکرێت کە کێشەکە لێ ڕوویداوە شەڕەکە لێ ڕووداوە باشە ئەی بەچێ مادەیەکی سزادان خۆی چونکە لە بریندار هەیە و چەقوی زۆر بەکارهێنا بە مادەی 405 لەسەر 31 لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت هەوڵی کوشتنەوانیە بەڵێ شروع بالقەتلە بە عەرەبی عنی هەوڵی کوشتن بەڵێ و سزاکەی چییە؟ سزاکەی خۆی لەسەر ئەوەی دەمینێتەوە ئایا ئاساری بریندارەکان برینەکەی چەند دەمینێتەوە ئایا زەرەری چەند بۆی دەمینێتەوە لەسەر تەقریری توبی دەمینێت یعنی گەلەک سپاس بەڵێ سپاس دەکەم کاک فلامەرز پارێزەر بوویت گەلمە بەڕێز عەلی کەلاری ئێستا کاک حەقی دەڵێت داواکە ئێستا خەریکە ئەیەوێ بگوازیتەوە بوو شێخان شێخانیش سەر بە حکومەت هەرێمی کوردستانیشە ئەو کاتە هیچ شتێک بۆ ئێوە ئەگۆڕێت شەهیان خان بۆی لای جەناب و لای هەموو بینەران ڕوون بێت ئێمە وەکو موسسەیەکی سەربازی هەر کات کێشەیەک لە بینی پێشمەرگەیەکمان و هاوڵاتیکی ئەتیادی ڕوو بدات طبعاً ئەبێ بە اختصاسی دادگایەکی مەدەنی و لە دادگای مەدەنی ئەو داوایە ئیشی لەسەرەکرێت بەڵام ئەگەر هات و هەردوو لە پێشمەرگە بن
ئەوە ئەگەڕێتەوە بۆ اختصاسی دادگای سەربازی یعنی ئەگەر هوکارەکەش بوو بوورە کاک عەلی باشە ئەو کاتەش دێتە دادگای سەربازی ئەگەر لە ئەرکیشدا نەبوو بێت ئێستا کاک حەقی لە ئەرکدا نەبووە شاهیان خان ببوورە ئێمە وەکو فەرماندەی پێشمەرگەی زیێرەوانی خازعین بە یاساکانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە دادگای هێزەکانی ئاسایشی ناوخۆی یەک لە هەولێر هەموو کەیسەکانی قانونیمان لەوێ دادبینی بۆ ئەکرێت لە حاڵەتێکە ئەگەر کێشەکە سەربازی بێ طبعاً ئەو بەرادەرەی تریش پێشمەرگە بووە بە پێی مادەی یەکەم لە یاسای هێزەکانی ئاسایشی ناوخۆ یاسای سزادانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەموو ئەو کەسانەی کە لە ئەرکی سەربازیانیان لە ئەرکی سەربازینین مادام بەردەوامن لە ئەرک با لە مۆڵەتیش بێ مادام بەردەوامە لە ئەرک خازعە بە یاساکانی سەربازی ئەو بەڕێزە مامحەقی پێشمەرگەیە ئەکرێ لیژنەیەکی لێ کۆڵینەوەی هاوبەش لە وەزارەتی پێشمەرگە و لە فەرماندەی پێشمەرگەی زیێرەوانی دابنرێت دادبینی بکە بۆ قەزیە پاشان بە پێی اختصاص مادام ئەو داواکارە ئەتوانێت داواکەی خۆی بگوازێتەوە دادگای سەربازی لە وەزارەتی پێشمەرگە. مەمنونتم زۆر سپاس کاک عەلی بە کورتی مام حەقی گەلێک کورتی ئەخفنەتەوە دمایکێ چییە؟ ئاخفنا من ئەسعیدا نەڤرۆزێ الحەموو ملەتێ کورد پیرۆز بکەم حەقێمە بێتە ستاندن چی کەسێکی هۆسا دژمن نافمەدا بێت فەڵە بێت ئێزری بێت بسڵمان بێت کی بێت هەموو قەومیات بن حەق نەمینت وجا کا حکوومەت دێچا ئەوا خۆستینت سپاس داخوازا من ئەڤەیە مەمنون بوو کاک حەقی سڵامەتی بیت ئینشاءڵڵا فەرماندەی زیێرەوانی لە شێخان ئێوە ئەپارێزن دەستخۆش گەلێک سپاس مەمنون کاک حەقی دەست خۆش سپاس کاک عەلی گەلێک سپاس کاک فلامەرز سپاس بوو هەوەش ئەم بەرپرسیارەیرم